بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لاوازبوونی هەرێم دەکەین لە ئاستی ناوخۆ و لەگەڵ بەغدادیش کە لە بەغداد بۆی سیاست دەسەڵاتداران هەرێم زۆر لاواز بوو و کۆمەڵێک دەسەڵاتشی لە ماوەی ڕابردوو لەدەستداوە و لەسەر ئاستی ئیقلیمیش هەڕەشەی ئەمنی لەلایەن ئێران لەلایەن تورکیا هەیە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەو ناوچەی کە هەرێمی کوردستان هەم پارتی کرێکارانی کوردستان تێیدا و هەم حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لەمان کات دەرەسەراستی نێودوڵەتیش هۆشداری هەیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ باس لە ئایندەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری هەروە ئەمنیش دەکەین لەگەڵ ڕێگلا بەڕێزان عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە سەرتیب جەوهەر نووسەری ڕۆژنامەنووس سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەم. ئەگەر سەرتا باس دەکەین هۆکاری لاوازبوونی هەرێم چییە چی بەرامبەر لە ئاستی ناوخۆ بێ بەغداد بێت تا بەرامبەر وڵاتانی ئیقلیمی اینجا لە ئاستی نێودوڵەتێکەش. بەڵێ سوپاسی بەڕێستان و بینەرانی خۆشەویستی ژەکەین. طبعا ئەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەوە نیە تۆ بڵێ لە کتوپڕ ڕووداوێک بێ دروستی کردبێ، بەڵکو ئەمە پێشینەیەکی زۆر لەو پێشتری هەیە و ئەگەڕێتەوە هەر بۆ سەرەتای ڕاپەڕین و شێوازی پێکێنانی سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمان و ئەو شێوازی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە پیادەکرا و دوجار بارودۆخەکە بە جۆرێک بوو هەتاکو دوای ڕوخانی ڕژێمی سەدام بە شێوەیەکی ئاسایی ئەڕۆی چونکە شێوازێکی خۆی وەرگرتە بوو کە لە هەمان کاتا ڕژێم هەبوو بارودۆخی ئابووری هەمووی خراپ بوو و پارتە سیاسیەکان پێگەیەکی ئابووری و سیاسی ئەوەیان نەبوو کە بڵێ بەم شێوازی ئێستا کە هەبوو. بەڵام بە بڕوای من قەیرانە گەورەکە لە دوای ساڵی 2014 دەست پێەکە، یعنی لەو کاتەوە کە هەرێمی کوردستان دوو پارتە دەسەڵاتدارەکان پەنایان بردە بەر ئابووری سربەخۆ. یعنی ئێمە بینین لە 2013 کە ساڵێک پێش ئابووری سربەخۆیە بارودۆخەکە لە هەرێمی کوردستان زۆر باشتر بوو لەوەی کە هەبوو، یعنی لەو کاتە کە نەوتیش دەرنەهات بوو بۆ نمونە ئاستیەوە بەرهێنان نزیکەی 10 ملیار و 500 میلیۆن دلار بووە لەو ساڵەدا. بەڵام لە 2014 کاتێک کە ئابووری سربەخۆ ڕاگەێنن دۆخەکە ئەگۆڕێ بە دۆخێکی زۆر ناهەموار، یعنی لە جیاتی ئەوەی کە دوای ئەوەی تۆ نەوت دەرەهێنی ئەم نەوتە ببێتە سەرمایەکی نیشتیمانی لە بواری خزمەتگوزاریە بەکار بێ و ئاستی گوزەرانی تاک گەشە بکە و پرۆژە خزمەتگوزاریەکان زیاتر بکەن. بەڵام بە پێچەوانەی ئەمەوە دۆخێک دروست دەبێت لە هەرێمی کوردستان زۆر پێچەوانەی ئەمەیە، چونکە ئێمە بینین لە ساڵی 2023 ئەوان ڕاگەێنن کە 32 میلیارد دلار قەرزارن و لە ساڵی 2016 ئاشتی هەورامی لە چاوپێکەوتنیەکە باسی ئەوواکە کە ئەڵێ ئەو کاتە ئێمە 20 میلیارد دلار قەرزار بووین. لە کاتێکا کە لە 2013 هیچ نەوت دەرنەهاتووە هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان هیچ قەرزار نییە و لە دوای ئەوە ئەبینین 5,000 پرۆژە لە هەرێمی کوردستان پەکیەکەوێ و نزیکەی 3500 کارگە لە کارەکەون و ئاستی ئابووری هەرێمی کوردستان بە تەواوی تێگەچێ. لە ساڵی 2014ەوە دامەزراندن نامێنێ و نزیکەی ئێستا 450,000 گەنجی بێکار هەیە لە هەرێمی کوردستانە کە هیچ کارێکی نییە و دانەمەزراوە و دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان ئەو قەیرانە ئابووری کە هەیە دۆخێکە زۆر زۆر خراپترە لە نزیکەی 15 ساڵ لەو پێش کە نەود لە هەرێمی کوردستانە نەبووە و دوجار دۆخێک دروست بوو کە ئەمە بە قازانجی هەردوو پارتی دەسەڵاتدار یەکێتی و پارتی بوو، هەردوو بنەماڵەکە بوو. ڕاستە بێکاری زۆر بوو، گوزەرانی خەڵک خراپ بوو، بەڵام سەدان دەوڵەمەندی گەورە ملیاردێر و ملیۆنێر لە هەرێمی کوردستانە دروست بوون و هەڵتۆقی. ئەمە چی بوو؟ ئەمە بەرهەمی ئەو دۆخە خراپە بوو، ئەو ئیدارە خراپەی ئابووری بوو کە لە هەرێمی کوردستانە ئابووری سربەخۆکە بۆ شکستی سیاسی جا لە ناوخۆی هەرێم بێ لەگەڵ بەغداد بێتە لەسەر ئاستی بڵین ئیقلیمیش بێت. ئەمە بوو بە شکست سیاسیش ئەم شکستە ئابووری؟ بەڵێ ئەمە بۆچی وای لێ هات؟ یعنی چونکە
ئابووری سربەخۆ لە هەموو وڵاتان ئێمە بەرهەمی ئابووری سربەخۆ ئەو فکرە یعنی ئەگەر بگەڕێنەوە وەکو مستەڵەحێکی سیاسی بەکاری بێنین یعنی لە مێژوو سیاسیە لە ساڵەکانی 40 تا 60 ئەوانەی کە ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژێر دەسەڵاتی ئیمپریالیزم ڕزگاریان بوو ئەمانە پەنیان بردە بەر سربەخۆی سیاسی و دوجار سربەخۆی ئابووری بەڵام تۆ ئەبێ سربەخۆی سیاسی پێش سربەخۆی ئابووری بخەیت یعنی هەڵە گەورەکە لێرەکە حکومڕانانی هەرێمی کوردستان کردیان ئەمە بوو بۆ چونکە ئێستا تۆ هەرێمێکی فیدراڵی سەر بە حکوومەتی عێراقی باشە ئەم نەوتەش دەرەهێنی ئەم نەوتە بەپێی دەستوری عێراقی یعنی نەوت ئەگەر لە بەسرە بە ئەگەر لە سلێمانی بێ ئەگەر لە هەولێر بێ مڵکی هەموو عێراقیەکانە و بەپێی بەندێکی دەستوری ئەتوانن هەموو عێراقیەکان هاوبەش بن و بەشدار بن لەو سامانە نیشتیمانی کە لە عێراقا دەرەهێنرێ لەبەرەوە یعنی ئەبووە عەقڵیەتی ئەوان هەبێ ئێستا دەرهێنانی ئەم نەوتە هیچ بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان نییە چونکە ئەگەر بەپێی دەستورەکە بێ وانە یعنی چۆن نەوتی بەسرا بۆ خەڵکی سلێمانی و هەولێر خەرج بکرێ ئەبێ بە هەمان ئەم داهاتە خەڵکی عێراقیش بەشدار بنتیایە لەبەر ئەوە دەرهێنانی ئەم نەوتە لە ڕووی سیاسیەوە هەڵەیەکی گەورە بوو بۆ دوجار چووکە سامانێکی نیشتیمانی گەورەی خەڵکی هەرێمی کوردستانیان دەرهێنا خستیانە بەردەم کۆمپانیان نێودەوڵەتیەکان خستیانە بەردەم عێراق و دوجار لە ئێستا شعیبینی ئەوە تا هەموو خەڵکی کوردستان بێبەژە بێ لەو داهاتە گەورەیە و ئەبێ جارێکی تر بگەڕێتەوە بۆ عێراق. بەڵێ سوپاس دەکەم دێم و خزمەت مامۆستا کاک سەرتیب سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین بەخێر بێن سەبارەت بە لاوازبوونی هەرێم چاوەڕێی چی بکەین بەتایبەت ئەو هەڕەشە منیانە هەیە بۆ نمونە ئەمڕۆ وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران باسی لەوە کردووە دواوادە بۆ چەکردنی هێزەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان 19 ئەیلولە و بە هەمان شێوە کانفیدان هاتبوو بۆ هەرێم داواکاری زیاتری هەبوو لە ڕوبەڕبوونەوەی پەکەکە و سوپاسی هەولێری کرد کە پێشتراوکار بوون ینی ئەوەی کە پێویستە بە دۆخە ئەمنیەکە چاوەڕێشتی خراپترکەین لە دۆخی ئەمنی هەرێم لە ناوچە سنووریەکان بەتایبەت بەداخەوە کورد لە دوایەوە یەک ئەو فرسەتە باش و زێرنێ بۆ هەڵکەوت کە قوارەیەکی تایبەت بەخۆی هەبوو و لە دوای 2023 دەستور ڕێگەیدا کە یعنی ئەم دەستوری کە نووسرایەوە کورد بۆ خۆی مساهمەیەکی باشتیدا کرد بەڵام عەقلیەتی دەمارگیری حزبی و زاڵبوونی بەرژەوەندی شەخسی و حزبی وای کرد هێدی تەراجع و پاشەکشە یان پاشەکشە لە هەرێمی کوردستان دروست ببێ و پاشەکشەی دڕۆلی هەرێم لە عێراق دروست بێ ئێستا لە دوای 2012ەوە نەک چواردە دوای نەخۆشکەوتنی مام جەلال بە ئیتفاقی سیاسی پێشوەختە هەبوو ئێمە زۆر ئەومان دووبارە کردوتەوە کە بەهۆی ئیتفاقی سیاسیەوە دۆخی هەرێم کەمێک سەقامگیر بوو بەڵام دوایەوە کە ئیتفاقی سیاسی لاواز بوو قۆناغ بە قۆناغ دۆخی هەرێمی کوردستان بەرەو لاواز ڕۆی سەرەتا بۆ دەست بکرد کە درێژکردنەوەی تەمەنی سەرۆکایەتی هەرێم بوو لە 2013 ئەوە بۆ مای ئەوەی کە موەسساتی دەستوری لە هەرێمی کوردستان کەوتە ژێر پرسیار دوای ئەوە داخستنی پەرلەمانی کوردستان بوو و بە داخستنی پەرلەمانی کوردستان تەوافقی سیاسی لە هەرێمی کوردستان گەلێک لاواز بوو ڕێککەوتنیوان پارتیویچێتی پاشەکشەی کرد و کەوتنە بەرامبەریەک و دەتوانم بڵێم دروستبووی تاگڕەنجی لە حکومڕانی لە هەرێمی کوردستان وای کرد کە ڕفراندۆمی بەدوادا بێ و ڕفراندۆم مۆری یان خاڵی فاسیلی نێوان ینی سەردەمێکی زیێڕینی هەرێمی کوردستان و بە پاشەکشەی هەرێمی کوردستان بوو ئێستا لە هەرێمی کوردستان هەم موەسساتی دەوڵەت گەلێک لاواز بووە دەتوانم بڵێم هیچ ڕۆلیان نەماوە زۆر بێقیمەت بووە بەعکسەوە یانی موەسساتی دەوڵەت بۆ بەشێک لە حزب لە سلێمانی و لە هەولێریش بۆ بەشێک لە حزب ینی حزب بە تەواوی زاڵە بەسەریدا و ئەنجومەنی وەزیران بۆ خۆی لێکترازانێکی وازەحی پێوە دیارە و پەرلەمان داخراوە هیچ قیمەتی نەماوە و مؤسسەی دادوەری وەکو مؤسسە نا بەڵام بەشێکی زۆر لە دادوەران بەشێکن لە ململانی حزبی و سەحافە ینی ئەو ڕۆڵی جارایی نەماوە بە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەو هێزە سەربازی هەیبوو یان پێشتری زۆرێک لە کۆدەنجی هەبوو یان لە لێکتێ گەیشتن هەبوو لەنێوان پارتیویچیتی ئەوەش نەماوە و ئەو نەوتەی کە قەرار بوو بێ بەڕادع بە پارێزەری هەرێمی کوردستان و کۆمپانیا گەورەکان و سەرنجی وڵاتانی گەورە ڕابچێشی ئەوەش نەبوو ئێستا هەرێمی کوردستان پاشەکشەکەی گەلێک گەورەیە لەلایەک موەسساتی دەوڵەت و موەسساتی حکومڕانی قیمەتیان نەماوە و هیچ شەرعیەتیان نەماوە لەلایەکی دیکە پشتیوانی
وڵاتانی بیانی مەبستم وڵاتانی ئەوروپا و ئەمریکای لەدەست داوە و وڵاتانی دەوروبەر ئێران و تورکیا بە تەواوی دەستیان خستوتە ناو هەناوی هەرێمی کوردستان هەولێر بۆ بەشێک لە ئەجندای تورکیا و سلێمانی بۆ بەشێک لە ئەجندای ئێران و بە پێی ئەجندای ئیقلیمی هەردوو لە هەڵس و کەوت دەکەن و بڕیار دەدەن و ئێران بە تەواوی دەستی گرتووە بەسەر مقدراتی سلێمانی و ئەو ناوچەیە و پارتی بە باش لەوە تێدەگا و تورکیا دەیان و بڵێم دەتوان بڵێم زیاتر لە 100 بەڵێ کاک سەرتیب کاک سەرتیب بەڵ دێمەوە خزمەت کاک سەرتیب دیارە کاک سەرتیب لەگەڵمان نەما دێمەوە خزمەتە مامۆستا سەبارەت بە ئەوەی کە پاسی نەوتت کرد دوایی دێنێ سەر هەڕەشەی وڵاتانی دراوسێش لەسەر دۆخی ئەمنی هەرێم ئێستش کێش هەیە کە نەوتەکە ڕاگیراوە بۆچی ڕێکەوتن ناکرێ هەرچەندە سەڵاتی نەوتفرۆشن لە هەرێم وەرگیراوەتەوە موچە نایەت هەوڵێکێ لەلایەن دەسەڵاتداران بۆ ئیتیفاقەش سەر نەگرێ وەکو پێشتر نەوتفرۆشتن هەبێت داهاتی ناوخۆ لە خۆیاندا بمێنێتەوە بەڵا ئەگەر سەرنج بێن ئەم دۆخە نوێی کە دروست بووە بە پێی ئەگەڕێتەوە بۆ ئەو بڕیاری کە لە دادگای پاریس لە مانگی مارسادرا و هەوڵەکانی عێراق لەلایەن دەوڵەتی مەرکەزیەوە بۆ ڕێگرتن لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەمێکە بە بەردەوامە بەڵام پاش ئەوەی دادگای پاریس بڕیاری بە ناشەرعیبوونی فرۆشتنی نەوت لەلایەنی هەرێمی کوردستانەوەدا بە تورکیا و سزای تورکیاشی دا بەوەی کە پێویستە $1.5 ملیۆن قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە یان ئەو سزایی کە بەسەری داسەپێنرا و پێویستە بیدات لەبەرەوە ئەمە هەنگاوێک بوو عێراقیەکان زۆر دەمێک بوو کاریان بۆ کرد بۆ چکە تۆ لە چوارچێوەی سیستمی فیدراڵیا ئیشەکەی و بەپێی دەستور ئەبێ هەموو عێراقیەک سوودمەند بێت لە هەرچی داهاتەکانی ناوخۆی وڵات هەیە لەبەرەوە دەمێک بوو ئایانویست ئەمە بجێڕنەوە بۆ چونکە فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی و لە کاتێکا لە عێراقیشا پرۆژەی یاسای نەوت و گاز دەرنەچووە ئەمە بەردەوام ئەوان وایان لە قەڵەمەدا کە ئەمە شتێکە لە دەرەوەی یاسا ئەنجامەدرێت لە هەمان کاتە ئەو فرۆشتنەی وەکوتمان ئەو ئابوویە سەربەخۆی لە دوای ساڵی 2014ەوە کە یەکێتی و پارتی دەستیان کردو بە فرۆشتنی نەوت ئەمە لەلایەکەوە ئەگەر سەیری بکەین ئەگەر ئەم نەوتە بیتوانایە خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند مێ لە فرۆشتنی ئەم نەوتە و داهاتەکەی بچێتەوە ناو وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و خەڵک سوودمەند بوونایە ئەوە لەوانەیە عێراقیش بە چاوێکی تر سەیری فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانی بکردایە بەڵام تۆ ئەبینی نەوتی سربەخۆ ئەفرۆشرێ ڕۆژانە 400,000 بەرمیل ئەڕوا و لەو لاوە 50,000 بەرمیلی تر ئەڕوا بۆ پاڵێوگەکانی ناوخۆ و بە تەنکەر لە دەرەوە یعنی چەندان هزار بەرمیلی تر ئەفرۆشرێ بەڵام ئەمە ئەم داهاتە نە پەرلەمان ئاگایلێتی و نە بۆ خزمەتی خەڵکی کوردستان سەرفەکرێ و نە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە لەبەرەوە وەکو ئەوەی وایە ئابووری سەربەخۆ وەکو هەندێک لە چاودێرانی سیاسی ئەڵێن ئەوەیە پرۆژەکە بەشێکی لە عێراق سێندرێتەوە ئەدرێتەوە بە تورکیا و تورکیا سوودمەند ئەبێت لە پرۆشتنی فرۆژەکە لەبەرەوە ئێمە ئەبینین کۆمپانیەکان سوودمەند دەبن یەکێتی و پارتی سوودمەند دەبێت تورکیا سوودمەند دەبێت بەڵام ئەوەی کە ئەبێتە قوربانی و سوودمەند نابێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی خەونێکەیە کە ڕێکەوتنە سەر نەگرێ لە هەرێم بێ لە هەولێر بێ لە سلێمانی بەڵێ ڕاست بۆ داهاتی ناوخۆم بۆ نەوتەکە بەڵێ ئێستا دۆخێک هاتووەتە ئاراوە کە ئەمە دۆخێکی نوێیە یعنی بەڕاستی دۆخەکانی پێشووی تێپەڕاندووە یعنی هەندێک لە چاودێرانی سیاسی باز لەواکەن کە ئەمە دۆخی قەیرانی تێپەڕاندووە چونکە لە کاتێکا قەیران هەبوو لە هەرێمی کوردستانە مەسەلەی شەفافیەت هەبوو مەسەلەی دیارنەمانی داهاتی نەوت هەبوو دیارنەمانی داهاتی گومرگەکان و ناوخۆ هەبوو یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە پەرلەمان هەبوو ئەو کاتێک کە حکوومەت هەبوو ئەیانتوانی ئەم دۆخە بەرەو ئاراستەیەکی تر بەرن بەرەو ئاراستەیەکی چاکتر بەرن بەڵام ئێستا دۆخێک هاتوۆتە ئاراوە لە پاش بڕیارەکانی دادگای فیدراڵی بەغدا و دادگای پاریس دۆخێکی تر هاتوۆتە ئاراوە لە هەرێمی کوردستانە ئەم دۆخە
لە دەسەڵاتی فەرمانڕەوایان و حکومڕانانی هەرێمی کوردستان دەرچووە تازە ئەوان دۆخەکە شتێک نەماوە لە دەستی ئەماندا مابێ بۆ چکۆکوتمان بەپێی دارگای فیدرالی داهاتی نەوت و گازەکە ئەگەڕێتەوە بۆ بەغا و بەپێی دادگای پاریسیش جارێکی تر هەرە بێ بگەڕێتەوە بۆ بەغا و ئەمریکا و هاوپەیمانانیش رازین کە گەڕاوەتەوە بۆ بەغا و پیرۆزباییان لەو ڕێکەوتنە تازانش کرد و لەو دۆخە تازە کرد کە هاتۆتە ئاراوە لەبەرەوە ئێستا ئەم دۆخەی کە ئێستا حەز دەکەن جێبەجێ نەکرێت دەسەڵاتداران ئەمە حتا دەسەڵاتداران ئەگەر بیشیانەوێت جێبەجێ نەکردن لە توانای ئەوانە نەماوە بۆچی چونکە وەکووتمان شێوازێکی دەستوری و یاسایی وەرگرتووە یعنی لامان کاتە ئەم دۆخەی کە ئەمان هەوڵی بۆ ئێستا لەگەڵ هاتنی ئەم جارەی هاکان فیدان یعنی بەشێکی زۆر کۆبوونەوەکانی بەرپرسانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەندێک لە پارتە سیاسیەکان کە لەگەڵیدا کۆبوونەوە بە تایبەتی بۆ ئەم دۆخەی ئێستا پێم وایە لە ئاستێکی باڵایەکێتیش و پارتیش کەوتونە دۆخێکەوە دۆخەکە زۆر ناهەموارە ئەیانەوێت دەرچەیەک بدۆزنەوە بۆ ڕزگاربوون لەو دۆخەی کە دروست بووە و ئەیانەوێت دەرچەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی جارێکی تر فرۆشتنی نەوت لە ڕێگەی تورکیاوە دەست پێ بکاتەوە بەڵام لە ڕاستیە تورکیاش نەچوە ژێرباری ئەوە بۆ چونکە ئەمە جۆرێک لە سیفەتی نێودەوڵەتی بوونی ئەم قانونەی بەخۆوە گرتووە ئەمە بەپێی وەکووتمان دادگای پاریسە لەبەرەوە ئەگەر تورکیا جارێکی تر سەرپێچی ئەمە بکە ئەکەوێتە ژێر سزایەکی تونتر سوپاسەکەم دێمە خزمەت کاک سەرتیب ببوورە تاو کاتە قسەکانت بڵێن تەواو بوون و بێ کێشە بوون کە باسیەوەت کرد کە سلێمانی بۆتە بەشێک لە ئەجێندای ئێرانی و هەولێر بە هەمان شێوە ئەجێندای تورکی بەزەوەی کە پێوەست چی ڕوودا لەمە دووە ئەو هەڕەشانەی وڵاتانی دراوسێ ئەوەی چیە بۆ وەزارەتی پێرەوەی ئێران باسی چەکدانانی حیزبەکانی ڕۆژهەڵات هاکان فیدانیش کە لێرە بوو داواکاری ئەمنی هەبوو فەرموو هەڕەشەی وڵاتانی دەوروبەر لەوە سەرچاوەگرتووە کە هەرێمی کوردستان لاواز بووە یعنی لەلایەک ئابووریی زۆر خراپی هەیە لەلایەکی دیکە هێزی پێشمەرگە هێزێکی یعنی شکست خواردوو بوو نەمانتوانی هێزیی نیشتیمانی دروستکەنە و هێزی ئێستا هەیە بەشێکە لە ینی لە دام و دەستگای حزبی ئەو هێزە یەکەی هەفتا سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکەی هەشتاش سەر بە پارتی دموکراتی کوردستانەوە وەزارەتی پێشمەرگە بە ئاشکرا دابەش بووە ینی ئەوە نییە بڵێن من ئەو معلومەیەک بێ بە خەڵکی یان بە ئێوەی بۆ ئێوە باس بکەم بەڵکو وازەحە و لەگەڵ ئەوە کە پشتیوانی نێودەوڵەتیمان زۆر لاواز بە وەکو جاران نەماوە دوای ڕفراندۆم ئێمە بە قسەی کۆمەلگای نێودەوڵەتیمان نەکرد زەرمان کردووە مەسەلەی ناردن دەرەوەی نەوت بە بێ پرسکردن و بۆ خزمەتی حزب و ئەشخاص ئەمە دیسان زەرێکی گەورەی لە هەرێمی کوردستاندا دام و دەستگای حکومڕانی لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی زۆر مەترسیداردا ینی شەرعیەتی نەماوە ئەو دام و دەستگای ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەناوی حکومڕانی ئەو دام و دەستگای لە هەولێر هەیە سەر بە پارتی دموکراتی کوردستانە و ئەو دام و دەستگای لە سلێمان هەیە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە سیفەتی نیشتیمانی بووین لە دەستدایە و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دابەش بوون بەسەر ئەوانەی کە حزبین بەسەر ئەوانەی کە ناحزبین ئەوانەی حزبین خۆ ینی سودمەندن لە بەشێک لەو امتیازاتانەی کە حکومڕانی هەیەی حکوومەت هەیەی و ئەوانشی کە حزبینین داماون بەدەست ئەوەی کە لە بەرامبەر قانون مامەڵەیەکی یەکسانیان لەگەڵدا ناکرێت بۆیان دەرودراوسێ ئەوە باش دەزان و لە هەمان کاتدا ئێمە نابێت لە بیرمان بچێت کە تورکیا دەیان بنکەی سەربازی ناوخاچی کوردستان هەیە و ئێران بە ئاشکرا و هەژمونێکی وازحی بەسەر سلێمانیدایە بۆیە کاتێک ئێران هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات لەوە نییە هەز بە هێز توانای خۆی بکە بەڵکو هەرێمی کوردستانە زۆر لاواز بووە ئەو حیمایای نەماوە کە پێشتر کۆمەلگای نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان دەکرد ئەوە تا چەند ساڵە لە شەڕی داعشەوە ئەمریکیەکان پرۆژەیان داوە بە هەرێمی کوردستان بە وەزارەتی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە بخەن بکەن بە هێزی نیشتیمانی کەچی ئیلتیزام ناکەن بەعکسەوە دەستیان بە هێزەکەەوە گرتووە بۆ چونکە هەردوو لایەن یان لایەنە سەرچیەکان پێیان وایە ئەگەر هێزی یەکەم متمانیان نیە لە بینی یەکتر بەڕاستی هەردوو لا متمانیان نییە بێکتر دوو ئەو هێزەیە کە حیزبە سیاسی گەورانەی پاراستووە ئەگەر هێزە بکرێت بە هێزی نیشتیمانی دیموکراتی قوڵتر دەبێتەوە ینی باشتر گەشت دەکات لە هەرێمی کوردستان و ئەگەر پارە دەستی حزب بێتە دەرەوە مەسم وایە هەژمونی حزب بەسەر دەواازەکانی سنووری بەسەر نەوت بەسەر مقدراتی داهات لە وڵاتە یا بەسەر داهات لە وڵاتە بە تەکید کاریگەری زۆر گەورە دەبێت لەسەر گەشەکردنی دیموکراسی لە هەرێمی کوردستان و لە خزمەت دروستکردنی یعنی کەشوهەوای یان لە خزمەت دروست
قوڵکردنەوە و گەشەپێدانی عەدالەتدا دەبێت لە قوڵکردنەوە و گەشەپێدانی یەکسانی دەبێت و ئەو وڵاتانی دەوروبەر خۆیان دەزانن چیان کردووە بۆیە ئێستا هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکەوە لێکەوتەی ڕێفراندۆم هێشتا ماوە ئێمە نەمان بینیوە بە تەواوی ینی لەلایەک مؤسساتی دەوڵەت لە هەرێمی کوردستان بە تەواوی بێقیمەت بووە و هیچ ئەرزشێک نەماوە و شەرعیەتی خەڵکی لەدەستداوە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان ئەم حکومڕانی بە حکومڕانی خۆیان نازانن من وەکو هاوڵاتی پێم وایە ئەم حکومڕانی ئێستا هەیە لە دەرەوەی قانونە و ئەو هێزەی ئێستا هەیە کە بەناوی هێزی پێشمەرگە ناتوانێت بەرگری لە هەرێمی کوردستان بکە بۆیە عێراقیش تەعەدامان لێ دەکات تەجاوز دەکات هەندێک دەستور جێبەجێ ناکات شەشت و شروتی زۆر زیاد کردووە و بیانوو بە هەرێمی کوردستان دەگرێت بۆ چونکە هەرێمی کوردستان دیز دەریچەی نەماوە وەکو ڕێکەوتنەکەی سەفوان ئێمە هاتوین وەختێک مفاوزات لەگەڵ عێراق کەنەوتەکە بەپێی بڕیاری دادگای پاریس لێمان گیراوەتەوە ئێدەبێ هەر ڕێکەوتن بکەی خۆ چارەسەرمان نەماوە پارەمان بۆنێ ینی هیچ چارەسەرێکمان لەبەردەمدانە بۆیە لێکەوتەکە جگەلەوەی کە تەوافقی سیاسی لە هەرێمی کوردستان نەهێشت و دام و دەستگای دەوڵەتی هەموو تێشکان و ڕێکەوتنی حیزبە سیاسیەکان ینی لێکتێگەیشتی حیزبە سیاسیەکان نەماوە بە تەئکید هەردوو لایەنە سیاسی لە هەرێمی کوردستان پێم ناخۆشم قسەی دەکەن دەستەمۆی بارودۆخی ئیقلیمین و ناچارن بۆ مانەوەی خۆیان بەشێک لە ئەجەندای ئیقلیمی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن. باشە بەس بەڕێزت چاوەڕێی چی دەکەی کە پێویستە بە دۆخی ئەمنی وەکو هەڕەشەکانی ئێران وەکۆی داواکاری هاکان فیدان کە بوو بە ئەوکاری لە ڕووی ئەمنی چاوەڕێی چی دەکەی؟ پێم وایە تعدای تورکیا و پەلامای تورکیا ناو هەرێمی کوردستان دەمێکە هەیە ینی ڕۆژ نییە ئێستا لە سنووری سلێمانی ڕۆژ نییە فێرشێک دوان پەلامارێک دوان سیان نەکرێ لەسەر ئەو ڕێخستنەکانی پەکەکە لەو منتیقانە هەن و لە هەولێر ینی ئەو وازەحەکەەوە دەیان بنکەی استخباراتی عسکەری هەیە و ئێران ئێستا هاتووە چی بکە ئێرە هاتووە دەوێت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەک بکات نەک چەکیان بکە دەریان بکە و بە دەردی مجاهیدنی خەڵقیان بە من نازانم دەگاتە کوێ ڕێکەوتنەکان چۆن وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کە سەردانی ئێرانی کردووە لەگەڵ بەرپرسانی عێراقی لەگەڵ ئێرانیەکان کۆبووتەوە چ وعدیان داوە پێچیان پێگوتون بەڵام بە تەئکید لێکەوتەی دوای ڕیفراندۆم کاریگەری زۆر خراپی دروست کردووە لەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا و بە تایبەتیش کورد ینی کورد لەو ناوە هێزیشی ئۆپۆزیسیۆنی وازەحەتش بە ڕژێمی ئێرانی بێ یا ڕژێمی تورکیا بێ کاریگەری زۆر گەورەیان لەسەر جێدەهێڵەوە من پێم وایە شەرتی دیفاعکردنی تورکیا لە سنووری پارتی یان لە پارتی ئەوەیە کە هاوکاری تورکیا بکە و شەرتی پاراستنی ئێرانش لە سنووری سلێمانی لە یەکێتی ئەوەیە کە یەکێتی هاوکاری ئێران بکە و هەردوو لاش ناچارن چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان سنووریش دوور و درێژ لەگەڵ ئێران هەیە و تورکیاش هەیەتی و هەردوو لا حیزبولایانی سیاسیش دەستیان گرتووە بەرژەوەندی حەزبی و تەنازول بۆ یەکتر ناکەن لە باتی ئەوەی حیزبولایانە سیاسیەکانی کە حکومڕانیان پێکەناوە بە تایبەتیش پارتی وێچێتی تەنازول بۆ یەکتر بکەن ڕێککەوتن لەگەڵ یەکتر بکەن دێن دەستیان گرتووە بەچی دەستیان گرتووە بەرژەوەندەکانی خۆیان بە پشتبەستن بە پشتیوانی ئیقلیمی. سوپاس دەکەم دوای دێمە خزمەت مامۆستا سەبارەت بە منەوت ئەو ڕێکەوتنەکە لە بینی هەرێم بەغدا یاسای بوجە جێگەر جێبەجێ بکرێت وەکو پێگەی پارتی ویکیتی چیان بەسەر چکە سە بازەکە نوتە لێ سەنرابێتەوە موچەی هەڵبژاردنە ڕەنگە دۆسی دیکە بەڕێوە بێت. بەڵێ گەر سەرنج بدەین ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هاتوۆتە دی هەر شێوازی ئەو حکومڕانی یەکێتی و پارتی بوو کە ئەم دۆخەی دروست کرد یعنی ئەم دۆخەی کە دروست بووە لە هەرێمی کوردستانە ئێستا پێم وایە دۆخێکە قەیرانی تێپەڕاندووە و ئێمە ئابینین یەکێتی و پارتی ئێستا لە خراپترین دۆخیاندار دوای قەیران چی هەیە بۆ قەیرانی تێپەڕاندووە ینی قەیرانی تێپەڕاندووە یعنی بەرەو نسکۆ و بەرەو هەڵوەشانەوە ئەچێ ینی بۆچی چونکە دوایمین پارتی ویکیتی دوایمین وتاریان لێ کۆڵینەوەیەکی سیاسی کە گۆڤاری فۆرین پۆلیسی ئەمریکی کردبووی کە لەم ڕۆژانەدا بڵاو بۆتەوە ینی باز لەوە کە ئەوان یعنی بەپێی چاودێرانی سیاسی و لێکۆڵەرەوانی سیاسی ئەمریکی ژانی باز دەواکەن کە هەرێمی کوردستان لە ئاقاری هەرس و ڕوخاندایە یعنی بۆچی چونکە ئەم دۆخی کە تازە هاتۆتە ئاراوە و ئەو ڕێکەوتنی پرۆژەی بودجەی کە بڵێ هەرێم ئێستا بۆ چونکە ئێستا هەرێم حکوومەتی هەرێم چێ ڕابەرایەتیەکە یەکێتی و پارتی ڕابەرایەتیەکەن بەڵام ئەو هەنگاوانەی کە لە ناوەین دادگای فیدراالیەوە لە پاش ڕێکەوتنی پرۆژەی بودجە
ئەدرێن هەنگاو بە هەنگاو تەدریجی یەک بە دوای یەک هادێن باشە یعنی پاش ئەوەی کە نەوت و گازیان لێسەندەوە کە ئەمە گەورەترین هێز بوو یعنی مەسەلەی نەوت و گاز تەنها ئەوە نییە ئێستا نەوتێکی هەرێمی کوردستان و ئەچێتەوە بەغدا یعنی لە ڕووی نێودەوڵەتیەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی یان وڵاتانی ڕۆژئاوای ئەمریکا و ئەوروپیەکان مامەڵیان لەگەڵ وڵاتانی ئەم ناوچەیە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیانایە و ئێستاش گرنگترین بەرژەوەندی خۆیان تو ئێستا مەسلەی بوونی فەڕەنسا لە نێجیر و ئەڵمانیا و وڵاتانی ئەوروپا لە باشووری ئەفریقیا و هەمووی بۆ چییە یعنی هەمووی بە مەبەستی ئەو پێگە ئابوووریەیە ئەو بەرژەوەندیە ئابوووریانەیە کە لە وڵاتانە دەستیانەکەوێ یعنی بۆ هەرێمی کوردستانی ژەمە ڕاستە مامەڵەی ئەمریکیەکان بۆچی بوو بەهۆی ئەو کۆمپانیا ئەمریکانەوە بوو کە نەوتیان لە هەرێمی کوردستانە دەرهێنا و قازانجیانە کرد یان وڵاتانی ئەوروپی یان ئەو وڵاتانەی ترکە هەن لەبەرەوە کاتێک کە هەرێمی کوردستان خاوەنی وزە نامێنێ کەواتە ئەو استراتیژیەتی و گرنگیەتەی لە تێڕوانینی ئەمریکی و ئەوروپیەکانەوە نامێنێ ئێمە ئەبینین ئەمریکیەکان ئێستا کۆمپانیا ئەمریکیەکان ڕویان لە بەغدا کردووە ئەوروپیەکان ڕویان لە بەغا کردووە و دید و تێڕوانینی ئەمریکیەکان ئێستا بۆ هەرێمی کوردستان وەکو جاران نەماوە یعنی بەتایبەتی بۆ مەسەلەی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزەکانی هەفتا هەشتا نزیکەی 10 ساڵە ئەوان جەخت لەسەر ئەواکەنەوە کابێم دوو هێزە یەک بگرنەوە کابێت هێزێکی نیشتیمانی پێشمەرگە لە هەرێمی کوردستانە دروست بێ بەڵام یەکێتی پارتی ملیان نەدا بەمە لەبەرەوە دوجار ئەمریکا ئێستا هەڕەشەی بڕینی ئەو هاوکاریاناکە کە 25 میلیۆن دلار ماگانە و داوای دروستکردنی هێزێکی پێشمەرگی سربەخۆکە لە دەرەوەی یەکێتی و پارتی بۆ بەمەرج بۆ ئەوەی ئەوە بەردەوام بێ بۆ چونکە هەتا ئێستاش ئەوە نییە بڵین ئەمریکا تاو پشتی لە هەرێمی کوردستان کردبێت چونکە لە ڕووی استراتیژی عسکەریەوە ئێستاش پێویستیان بە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی مەسەلی ململانیەکانیان لەگەڵ شیعە لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا ئەو بارودۆخە تازە جیهانی کە دروست بۆ لەم ناوچەیە یەکە ئەیانەیە فشاری زیاتر بۆ ئەمریکا بکەن ئەمریکا پاشەکڕ بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم ناوچەیە لەبەرەوە لەوانەیە وەکو جۆرێک لە هێز دید و تێڕوانی استراتیژیەتی عسکەری ئەیانەوێ بمێننەوە بەڵام بەم دۆخەی ئێستایان نا بەڵام وەکو وتمان ئێستا زۆربەی ڕێکەوتنەکانی کە عێراقیکە لەگەڵ وڵاتانی دەرەوە لە بواری ئابووری لە بواری وزە لە بواری ئەمانە ئێستا هەرێمی کوردستان هاتوۆتە دەرەوەی ئەمە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێت کەواتە هەموو شتەکان کەوتوتەوە دەستی عێراق باشە ئەمە جارێ ئەمە مەسەلەی وزە و گرنگێکی زۆری هەیە دوایە لە ڕووی داهاتەوە یعنی باشە تۆ سبینێ حکوومەتێکت هەیە ئەم حکوومەتە داهاتی نەبێ خاوەنی هیچ بودجەیەک نەبێ و نەتوانێت ئیقراری بودجە لە پەرلەمان بکە و ئەو بودجێ هەمووی هاتووەتە سەر ئەوەی ئێستا تۆ ببینە لەم چەند مانگەیە تەنها پارەی موچەخۆران لە بەغداوە بێ یعنی پارەی موچەخۆرەکەش ئێستا ئیمانی حەود وەنیە هەڕەشەی ئەواکەن کە نیوەکەشی نانێرن یعنی لەوانەیە ئەڵێ هەفتەی داهاتوو لەوانەیە ڕوبعێکی بنێرن باشە حکوومەتی هەرێمی ژەڵێ هیچ داهاتێکمانی و هیچ نەوتیش نافرۆشین ئەی قەیرانی موچە دیسان جارێکی تر سەر هەڵەداتەوە باشە لەمەوە هەیە بەڵام شەفاف نییە بەڵام یعنی دیار نییە یعنی خۆست لە ساڵانی پێشووە داهاتی ناوخۆ هەبووە گومرگەکان هەبووە وانە بەڵام کۆ شێ بینیوێتی لەبەرەوە ئێستا یەکێتی و پارتی کە لە حکوما ماونەوە کە لە هەرێمی کوردستانە ماونەوە بەچی ماونەوە بەو ڕێژە داهاتە ماونەوە کە لەبەر دەستیان نبووە ئینەوت ئیگومرگەکان ئیهین باشە ئەگەر یەکێتی و پارتی سەرنج بدات داهاتیان لەژێر دەستان نەمێنێ باشە نەتوانن ئیدارەی وڵات بکەن نەتوان ئیداری حکوومەت بکەن تەنانەت ئیداری حیزبەکانی خۆشیان پێ ناکرێ یعنی بڕوا بکەن ئەو ڕێخستانەی حیزبەکانی خۆیان ئێستا کە لەگەڵ یەکێتی و پارتی بۆچی لەگەڵیانە لەبەر بەرژەوەندی ئابووری و دارایی و ئەو پێگەی دەسەڵاتەکە هەیەە یعنی لە هەر کەسێک پرسی ئایا پێگەی نیشتیمانیان بە چه ئاستێک گەشتووە پێشڕێگی نەتەوەییان بە چه ئاستێک گەشتووە و خزمەت گوزاریان بۆ خەڵک بە چ ئاستێک گەشتووە یعنی گەورەترین هێز کە پێویستە پشتیوانی حکوومەت و دەوڵەت بێت چیە پشتیوانی جەماوەری و خەڵکە کە تۆ ئێستا هێزی وزەی نەماوە باشە ئەوە ئابووری و نەوتەکەی وایلاتوە هێزی پێشمەرگەکەشی لە ڕێگەی دادگای فیدراالیەوە وردەوردە تۆ چاوەڕێ بکە لە چەند مانگی داهاتووە بڕیاری تر دێتە پێشەوە کە هێزی پێشمەرگەش بخرێتەوە سەر سوپای عێراق و لە بەشێک لە هەندێک لە لێدوانەکانی ئەڵەن چی ئەڵەن ئێمە لە بودجەی هێزی بەرگری عێراقە بودجەی 23,000 پێشمەرگەمان داناوە ئێوە دیعای ئەواکەن 400,000 پێشمەرگەتان هەیە یعنی یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی ئیتاری تەنسیقی وتی ئێمە
ماوەی چەند ساڵە هەوڵە دین 150,000 فەرمانبەر لە عێراق دامەزرێنین بەڵام ئێمە ناتوانین بەڵام ئێوە 320,000 ڕێخستنە حیزبیەکانی خۆتان خستۆتە چوارچێوەی هێزی پێشمەرگەوە موچەیان پێ ئەدەن ئێمە چۆن ئیقرار لەسەر ئەوە بکەین لەبەرەوە ئەگەر ئەوەش بکرێ کەواتە لەلایەکی ترەوە ئەوەی ئێمە هەتاکو ئێستا پێڵین بندیوار طبعا ئەو بندیوارە چییە؟ ئەو بندیوارە هەمووی ڕێخستنە حیزبیەکانی یەکێتی و پارتی و دامەزراوەکانی ڕاگەاندن و شتەکانی خۆیانەکە موچە لەسەر ئەمە وەرەگرێ کەواتە لە حاڵەتی ئێستا ئەگەر ئەو پشتیوانیان نامێنێ وتمان وزەی نەماوە پشتیوانی هێزی پێشمەرگەش وردە وردە لاوازە بێ و لەگەڵی نامێنێ گەورەترین هێزیش کە هێزی جەماوەر و خەڵکە پشتی تێکردووە یعنی ئێستا گەورەترین کارەسا دەوەیە زۆرینەی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە حەزەکە ئەم قەوارەی هەرێمە نەمێنێ جەناب دەی پارتیوێکێتی لە سەرمەرگە یعنی ئەمە وردە وردە ئاراستەکە بەرەو ئەوە ئەڕوا لە یعنی کۆمەڵگەی نێودەوڵەتیش وردە وردە پشتیان تێکە یعنی بەڵێ وەکوتم سەرەتای ئەوەیە کە گۆڕانکاریەکی گەورە لە هەرێمی کوردستانە ڕووبدا وەکو ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا و وەکو ئەوەی تالیبانیان هێنایەوە حکوومەتە گەندەڵەکەی ئەفغانستان کۆتایی پێهات. سوپاس دەکەم کاک سەرتیب ئەوەی کە پێوەستە بە نیگەرانی نێودەوڵەتی ئەوەی کە بەڕێست و مامۆستاش باس کرد هەم لە ئاسی قلێمی لاوازبوون هەیە لە بەغدا لە ئاسە نێودەوڵەتێکەش بڵێن ئەو لاوازبوونە زۆرە و بەڕێز بابەتێک نووسی و باسی هۆشداریت کردبوو ئەو هۆشدارێکی ئێستا هەیە وەکو هۆشدارەکەی سەردەمی ڕفراندۆمە ئەوەی کە پێوەستە بە یەخستنەوەی هێزی ئەمنی زانی کۆمەلگای نێودەوڵەتی چاویان لەوەی هەرێمی کوردستان مؤسساتی دەوڵەتی بەقوت بێ پەرلەمانەکەی بەقوت بێ دیموکراسی قوڵ بێتەوە بتوانن مامەڵەیەکی تەندروست و بەڕێکاری قانونی دەستوری معاملە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن بەڵام لە هەرێمی کوردستان هەم دام و دەستگا دووبارەی دەکەمەوە دام و دەستگا دەستوریەکانی ینی شکستیان خوارد و بێئەرزش کراون و تەوافق لە نێوان لایەنە سیاسیەکان نەماوە و مەرجع لە هەرێمی کوردستان نەماوە لەوە خراپتر ئەوەیە کە دام و دەستگای عسکەری و ئەمنی بە تەواوی بۆ بە دام و دەستگای حیزبی ئاسایش لە هەرێمی کوردستان لە هەولێرە بەدەست پارتیەوەی و هەموو ئەندامانی ئاسایشی هەولێر پارتین و دیفاع لە پارتی دەکەن پێشەوە دیفاع لە خەڵکی کوردستان و لە مؤسساتی دەوڵەت هەرێمی کوردستان بکەن و هیچ کەسێک لە هەرێمی کوردستان ئێستا تەنانەت لە کۆمپانیا گەورەکانیش دانامەزرێ لە هەولێر ئەگە پارتی نەبێت لە سلێمانیش بە هەمان شێوە ئاسایش بە تەواوی سەربەیەچێت نیشتیمانی کوردستانەوە هەموو ئەندامانی ئاسایش سەربەیەچێتین و هێزی پێشمەرگەش بە هەمان شێوە بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی لە ئێمە بێزار بوون بێتاقەت بوون کە چیتر ینی ئەوان بۆ خۆیان دەیانوێت مامەڵەیەکی قانونی دەستوری لەگەڵ هەموو قوارەیەکدا بکەن ئێم لەم قوارەی لە هەرێمی کوردستان هەیە حکوومەت نەماوە حکوومەت بە معنا فراوانەکەی یعنی بۆ معنای ئەو ئیدارەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئیدارێکی شکست خواردووە و هیچ بنەمایەکی شەرعی تەسویتی ینی دیموکراتی نەماوە یان شەرعیەتی دەنگدانی نەماوە و هەڵە لە دوای هەڵە دەکات ینی ناوێ بە جۆرێک جۆرەکان هەندێک جار پابەت ناوێ بە دەستوری عێراق قەرسەندی عێراقش بۆ خۆی پابەت نەبوو بە دەستور بە تەواوی ینی قەزم حکوومەتی عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا نایانە ژێرباری ئەوەی کە نەسیحەتی کۆمەلگای نێودەوڵەتی وەرگرن ئەیخەت نەبوو لە دنیا ئەمریکا بێ مانگانە 25 بۆ 35 میلیۆن دۆلارت بداتێ چەک و تفاقت بداتێ تەدریب بەهێزەکەت بکە تکات لێ بکە حتا مەشروعت بداتێ مەشروع ینی پلانی یەخستنی هێزی پێشمەرگەت داتێ بۆی ببێ هێزێکی نیشتیمانی کەس تۆ بەگوێی ناکەی بەعکسەوە ئێستاکە ناو وەزارەتی پێشمەرگە لێکدابڕانێکی ئاشکرا هەیە لە ئەفغانستان ئەمریکیەکان زۆر هاوکاری ئەفغانستانیان کرد پارێکی زۆریان خەرج کرد نەتیجە گەیشتە و قەناعەتی کە ئەوانەی کە لە ئەفغانستانن ناتوانن حکومڕانێکی باش بکەن بۆیە ناچار چی بکەن ناچار بچن ڕێککەوتن لەگەڵ تالیبان بکەن کە هێزێکی ڕەجعی و نەخوازراوە لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی بیان هێننەوە و حکومڕانیان لە کابول تەسلیم بکەن وەم پێم وایە هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە یعنی خۆزگا هەرێمی کوردستان ئەزمموی ئەفغانستانی دووبارە نەکردووە بەڵکو ئەزمموی ئیسرائیلی دووبارە کردووە کە دەوڵەتێکیان دروست کرد لە بەرامبەر دەیان دەوڵەتی دژ و ناکۆک لەگەڵ ئیسرائیل یعنی هاتن هەموو بەرژەوەندیەکی شەخصی و حیزبیان خستە لاوە هەستان دەوڵەتیان دروست کردووە ئێستا ئیسرائیل ینی شئنا و ئەبەینا یەکێکە لە وڵاتە زۆر دیموکراتیەکانی دنیا یعنی دیموکراتی لە ئیسرائیل زۆر پێشکەوتووە و گەشەی کردووە و دام و دەستگای
دەوڵەتی لەوێ زۆر پێشکەوتوو بۆ بەسەندتر هاوڵاتیان هەست بە زۆرێک لە عەدالەت دەکەن هەست بە زۆرێک لە یەکسایی دەکەن بەرامبەر بە دام و دەستگاکان بەڵام لە هەرێمی کوردستان نیە وەرە من و تۆ دەچینە دائیرەیەک هەردووکمان کە بۆ نمونە ئێمە لە هەولێرین بۆی ئەو نمونە لەسەر هەولێر دێنمەوە دەچینە دائیرەیەک هەردووکمان پارتینی بزانێت چەند جیاوازین لەگەڵەوەی کە یەکێکیکە ئەندامی پارتی دیموکراتی کوردستانە مامەڵەی لەگەڵ دەکرێت بۆیە هەرێمی کوردستان ئێمە شکستمان خواردووە لە ئیدارەدان ینی ئێمە نابێ ینی زۆر لۆمەی کۆمەلگای نێودەوڵەتی و لۆمەی وڵاتانی دەور و دراوسێ و لۆمەی حتا عێراقیش دەکرێت کە ئەوانە دوژمنمان و وەدان هێشتووە جوغرافیەکەمان نامولائیمە و کاکە جوغرافیای ئێمە لە جوغرافیای ئیسرائیل معقدتر نییە ئیسرائیل یەک وڵاتی بە تەنیشتەوە نییە دۆستی بێ لایەکی بەحرە هەر چوار دەوری عەرەبە و دوژمنی بووە خێر ئەوان دەوڵەتیان دروست کرد ئێمە پێمان ناکرد دەوڵەت دروست بکەین یعنی باپرسیار لە خۆمان بکەین باشە چێ دەستی کوردی گرتووە ینی پارتی وێچێتی کە ئێستا کامڕۆ هێزی سەردەستن و صاحب بڕیان و قووەت و پارەیان هەیە چێ دەستی گرتوون هێزی پێشمەرگەیەک نەخەن کاکە خۆیان هیچی ناخەن چێ دەستی گرتوون کە لە 30 ساڵی ڕابردوو نەتوانین یەک ئینتیخابات بکەین لە کاتی خۆی کەس دەستی نەگرتوون بۆ حکوومەتێکمان دروست کردو لە خلال 30 ساڵی ڕابردوو 4 ساڵ بوو جەمانە هێناوە لە پەرلەمان کەس دەستی نەگرتوون ینی ئەوەی کە هەیە ئێمە خۆمان بووسە ببین ڕاستە عاملی خارجی هەبووە بە تەکید دەستی وەردانی وڵاتانی دەوروبەر تەسیری هەبوو بەڵام خۆمانی کاک سەرتی بەڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم چاوەڕێ چی دەکەی کە بەرز دەڵی لێکەوتەی دیکە چاوەڕێ هەرێم دەکە چاوەڕێی چی دەکەی پێوەست بە بەغدا لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی بە کورتی بێ سوپاس دەکەم من پێم وایە هەرێم لە پاشەکشەیەکی زۆر خێرادایە لە ساڵی 2012ەوە هەرێم لە پاشەکشدای دوای ئەوەی کە ڕێکەوتنی ئیمزا کرد بۆ عێراق ینی کەوتە بەرامبەرمان و تەوافق لە عێراق نەما لە دوای ڕفراندۆم بە تەواوی یەکلایی بنەوەکەم هەرێمە بەرەو لاوازبوونێکی زۆر خێرا دەڕوە و دەرو دراوسێ زۆر مساعدن بۆی کە هەرێم زۆر زیاتر لاواز بێ بە تایبەتیش ئێستا ئێران ینی شەڕی ناوخۆی عێراق کە لەگەڵ پارتی هەیەتی هێناوی سەر هەرێمی کوردستان و طبعا هاوکاریشی هێل ناو عێراق وەستە پشتیوانی هێل ناو عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانیمان ناکە بۆیە هەرێمی کوردستان دەبێت چاوەڕوانیەوە بکەین یەکەم ئەو پارەی کە ئەمە چاوەڕوان بووین لە هەرێمی لە عێراق بێت نایە طبعا لەوە خراپترەوە کە مجتەمەعی کوردستانی ینی لە ناو کۆمەلگای کوردستانی ئێستا زۆر دژی ئەو حکومڕانیە لە هەرێمی کوردستان وەکو لە ڕاپرسی و لە تۆڕی کۆمەڵایەتی هەست پێ دەکەین دووەمیان پێم وایە قوانین دیکە لە هەرێمی لە عێراق دادەندرێ بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە ئەمنی قەومی و ئەمنی وەتەنیەوە هەیە لەوانەیە هێزی پێشمەرگە ئیتر سنووردار بکرێن و ئەو چەکەشمان لێ وەرگرنەوە پارە و چەکیان کە لێ وەرگرتینەوە بە تەکید ئێمە لە هەرێمی کوردستان بەشێک لەو مافانەش دەدەستدین کە دوای قوربانێکی زۆر لە دەستوری عێراق چەسمانمان بەڵێ سوپاس دەکەم کاک سەرتی مامۆستا بە کورتی بێ وەکۆی کاک سەرتی بنمونە ئیسرائیلین هەرچەنە ئیسرائیل وڵاتێکی بڵێن داگیرکەرە بەڵام توانێتی لە ناو بارودۆخە خۆی بگەنجێنێ وەکو قەوارەیەکی داگیرکە بەهێز بێ لۆبی هەبێت ئێمە لە هەرێمی کوردستان خەلەکە لە ناو خۆ بوو کە ئێستا بەرامبەر بەغدا لە ئاستی ئیقلیمی لە ئاستی نێودەوڵەتی هەرێم پێگەی لاواز بووە خەلەکە ناو خۆیە بەڵێ ئەگەر سەرنج بدەین ئێمە کە هەرێمی کوردستان گەشتۆتە ئەو دۆخە پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتی نەماوە و هەوڵەکانی بەغدا و دادگای فیدرالیز بەو شێوەیە کە ئێوێ وردە قەوارەی هەرێمی کوردستان نەمێنێ بەڵام ئێستا دۆخەکە کە لەم ئاستایە بەڕاستی کۆمەلگەی نێودەوڵەتی و ئەمریکا و یعنی بەغاش لەوانەیە چاوەڕێی ئەوە بن هێزێکی بەدیل لە هەرێمی کوردستان بۆ حکومڕانی یەکێتی و پارتی دروست بێت چکە یعنی بەرپرسیارەتی کە هەموو هاوڵەتی هەرێمی کوردستانە کە هەوڵی مانەوەی هەرێمی کوردستان بدا بەڵام گۆڕانکاری لە حکومڕانانی هەرێمی کوردستانە بکە دەبەرەوە ئەمە ئەو بارودۆخی کە بمێنێ پاشخشی زیاتر هەیە بەڵام سەیریکە بەڵام ئەگەر هێزێکی بەدیل هەبێ بەتایبەتی ئۆپۆزیۆن لە هەرێمی کوردستانە ئێستا بەرپرسیارەتێکی مێژووی ئەکەوێتە ئەستۆ کە بەو شێوەیە پەرتەوازە نەبێ استراتیژێتێکی نوێ داڕێژێ و بەرەیەکی ئۆپۆزیۆنی بەهێز دروستکە و بۆ هەڵبژاردننی داهاتوو بە شێوازێکی بەرەی گەورە بچنە هەڵبژاردنەوە چونکە ئێستا تۆ سێرەکەی یەکێتی و پارتی هەتا لە ڕووی هەڵبژاردنیشەوە نوێنەرایەتی لە سەدا 20 خەڵکی هەرێمی کوردستانەکەن یعنی نوێنەرایەتی لە سەدا 80 ناکەن کەواتە لە ڕووی شەرعیەتی جەماوەریشەوە شەرعیەتیان لەدەستدا وەکو ئێستا شەرعیەتی پەرلەمان نەماوە شەرعیەتی حکوومەتەکان نەماوە شەرعیەتی جەماوەریشیان نییە لەبەراوە ئەگەر هێزە ئۆپۆزیۆنەکانی هەرێمی کوردستان بتوانن خوان وەکو بەدیل نیشان بدەن و ئەمریکا و کۆمەلگەی نێودەوڵەتیش متمانیان پێ بکە
پێم وایە هەمان دۆخی ئەفغانستانە حکومڕانی لە هەرێمی کوردستان لە دەست پارتی و یەکێتی وەرەگرێتەوە ئەیداتە دەست ئەم بەرە تازەی کە دروست دەبێت. سوپاس دەکەم سوپاس بۆ بەڕێزان عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ لە هەولێرەوە سەرتیب جەوهەر و سەر ڕۆژنامەرە. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.